پرۆژەی زاراوە سەربازەکان بۆ دەوڵەمەندکردن و هاوکاریکردنی لایەنەکان بەشداری بە چەند ناوەندێکی ئەکادیمی کردووە تا توانە ئەکادیمیەکان لە بواری زمان و پسپۆڕەتی زمان لە ناو پرۆژەکەدا ڕێک بداتەوە. لەمڕۆ بەڕێوەبەراتی چاکسازی وەزارەتی پێشمەرگە باز لەو لایەنانە دەکات کە لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە بەشدار بوون. موکو ئەفسەرانی بەڕێوەبەراتی چاکسازی هەستاین بە پێکهێنانی تیم لا بەڕێوەبەراتی چاکسازی بۆ یەخستنی زاراوە سەربازیەکان لە چوارچێوە ئەو 28 ڕۆژەی بەڕێوەبەراتی چاکسازی وەزارەتی پێشمەرگە و دواتر نووسرا و ئاراستەی ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە پەیوەندیدار بوون بە پرۆژەکە و ئێستا لە قۆناغی ئامادەکردنی ڕەشنووسی پرۆژەداینە لە دوای زیاتر لە 25 کۆبوونەوە لە نێوان ئەندامانی تیم و لایەنە پەیوەندیدارەکانی پەیوەندیدار بوو بە پرۆژەکە هەم لە ناوەخۆی وەزارەتی پێشمەرگە هەم لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە کا وەزارەتی خوێندنی باڵا پەیوەندیدارە بۆ بابەتی ئەو پرۆژەیە. لە ئاسی کۆلێژە سەربازەکان کۆلێژی ئەرکان بنکەکانی مەشق پرۆژەکە ڕۆڵی گرنگیە لەگەڵ خوێندکاران و قوتابیان و پێشمەرگەکان کە بەشدار دەبن لە خول و مەشق و ڕاهێنانەکان لەسەر جەم بوارەکاندا. گرنگی ئەم پرۆژەیە لە کۆلێجی سەربازەکان و کۆلێجی ئەرکان و بنکەی مەشقەکاندا دەورێکی زۆر باشی بێ هەتا ئاستێکی باش لەبەرەوەی کە تۆ پێش ئەوەی کە خوێندکار و یان ئەو پێشمەرگە ئازیزانە بشنە بواری مەشقەوە پێش ئەوە تۆ توانیوتە بنەوانێکی چاکی بۆ دانی لە زمانەوانی بۆی بتوانێت کە چۆشی ئەو کۆلێجە ئەو بابەتانە زۆر بە ئاسانی وەرگێت چکە ئێمە خۆمان کاتی خۆی گەورەترین کێشەمانەوە بوو کاچوینە کۆلێجەکانیان بنکە مەشقەکان بابەتەکان بە زمانە عەرەبیەکان یان زمانە ئەجنەبیەکان زمانە بیانیەکان بوون گەورەترین کێشەی تەلەبەوە بوو کاتێکی زۆری ویست بۆ بەس بۆ وەرگێڕانی بابەتەکان تۆ بۆی بتوانێت تێبگات لە بوارەگەیە بە باشی. بەڕێوەبەراتی چاکسازی وەزارەتی پێشمەرگە یەکێکە لەو بەڕێوەبەراتی گرنگانەی کە خاوەندارێتی چەند پرۆژەیەکی چاکسازی دەکات وەک ریفۆرمێک لە پرۆسەی پێشخستنی سەربازی و یەکگرتنەوەی هێزەکان و بێسکنی توانە سەربازیەکان و توانە مرۆیی و توانە ئۆپەراسیۆنەکان. پرۆژەی یەخستنەوەی زاراوە سەربازیەکان یان یونیفاینگ دە میلیتاری ترمینۆلۆژیز پرۆژەی ژمارە 28 چاکسازیەکەمانە یەکەم گرنگی پرۆژە لەوەدایە کە ئێمە دوور بکەوینەوە لە زاراوەی بیانی بە تایبەتی زمانی عەرەبی. خۆتان نەزانن ئێمە برکەکانی مەشقمان هەیە کۆلێژی ئەرکان کۆلێژەکانی سەربازی زاخۆ قەڵات چۆڵانمان هەیە ئەو شوێنانە باشترین شوێن بۆی کە پێشمەرگە ڕابێ بتوانێت بە وشەی بە زاراوەی کوردی قسە بکاتن یا عەزەکان بە زمانی کوردی وەربگرێت بۆی کە گوێی لێ ڕابێتن و لەمەوبەر بتوانێت ئەو زاراوانە بەکاربێنێ کە لە زمانی دەوڵەمەندی کوردی وجودیان هەیە بەکاری بێنێ. پرۆژەکە کارکردنە لەناو زمان وشەکان دیالێکتەکان و زاراوەکان و یەخستنیان بۆ یەک شێوەی بیرروباوەڕی سەربازی. پرۆژەکە لە بوارێکی تری کاریگەڕی لە وەزارەتی پێشمەرگە خزمەت دەکات لەگەڵ زمانی نووسراوەکان و هەروە چۆنێتی یەخستنی زاراوە سەربازیەکان لە زمانی نووسراوی سەربازیدا لە نێو یەکە سەربازیەکان و کارکردن لەم بوارەدا. پرۆژەی یەخستنی زاراوە سەربازیەکان یەکێکە لە پرۆژە گرنگەکانی بەرنامەی ریفۆرمی وەزارەتی پێشمەرگە کە خۆی لە 28 پرۆژەی زۆر ئاکتیڤ دەبینێتەوە. ئەم پرۆژەیە کار دەکات یان دەبێتە بنەمایەک بۆ سەرجەم نووسرا و با بڵێن نووسراوە فەرمیەکانی مەشق و ڕاهێنان لە ناو هێزەکانی پێشمەرگە و دەکرێت بەڕاستی ئەو ئامانجانەی ئەم پرۆژەیە لە چەند خاڵێکە کۆ بکەینەوە هەرچەنە ئامانجەکانی زۆر زۆرە بەڵام چەند خاڵێک ئەتوانین بە پوختی باز بکەین وەکو کۆکردنەوە و یەخستنی ئەو زاراوە سەربازیانی کە بەکاردێنرێن لە نێو هێزی پێشمەرگە بە تایبەتی زاراوەی ئەگەر هەبێ بیانی بێ یان بە تایبەتی هی زمانی عەرەبی کە لە کۆلێژە سەربازیەکان بەکارێن. یەکێک لە ئامانجەکانی تری پرۆژەکە زمانێکی ستانداردی سەربازی تەعبەویە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان تا بتواندرێت لەگەڵ زمانی سەربازی وڵاتانی تردا کار بکات و لە ئاستێکی نێودەوڵەتیدا خۆی ببینێتەوە. دیارە بەڕێوەبەراتی چاکسازی کۆمەڵێ پرۆژە لە خۆگرێت
بۆ پێشخستنی هێزی پێشمەرگەی کوردستان و پرۆژەکان هەر هەموو پرۆژەکان پرۆژەی استراتیژین داهاتوێکی گەشت بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دەستەبەرەکە لە ضمنی ئەو 28 پرۆژەیە پرۆژەی ژمارە 28مان پرۆژەی خستنی زارا و سەربازەکانە کە دیارە ئەمە پێداویستیەکی هەرە سەرەکیە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لە یەک زاراوە لە هەموو سنوورەکانی کوردستان بەکاربهێنین و هێزی پێشمەرگەمان لەسەرەوە ڕابێنین کە بە یەک زاراوە قسە بکات لەبەرەوە دیارە لە کاروباری سەربازیە پێویستەکە کە تۆ زاراوەکانت یەک بخرێت و جیاوازی نەبێت لە شوێنێکەوە بۆ شوێنێکە لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەک. لەگەڵ بەردەوامی و چرکردنەوەی هەوڵەکان بۆ یەکخستنی یەک زاراوەی سەربازی لە ناو هێزەکانی پێشمەرگە خۆشبەختانە هەنگاوی بەبایەغنراوە. لە دوایین هەنگاودا وەزارەتی پێشمەرگە بە 3 قۆناغ کاری بۆ دروستکردنی یەک زاراوەی گشتگیری سەربازی کردو و بێگومان زاراوی سەربازیش بە یەکێک لە بنەما گرنگەکانی هەر سوپایەکی پێشکەوتوو لە جیهاندا دەنرێت بە مەبەستی هەمانگی و کاریگەری لە جێبەجێکردنی ئۆپەراسیۆنەکاندا. هەروەها زاراوە سەربازیەکانی یارمەتی دڵنیابوون لە ڕوونی و وردبنی دەدەن لە گەیاندنی پەیامەکان و فەرمانەکان و راپۆرتەکان و هەروەها مەترسی هەڵە تێگەیشتن لە کاتی بارودۆخە مەترسیدارەکان کەم دەکاتەوە. سەرەڕای ئەوەی بەردەوام ئاسانکاری دەکات بۆ کارکردنی هاوبەش لەگەڵ هێزە جیاوازەکان و کاریگەری و کارایی ئۆپەراسیۆنەکان بەرز دەکاتەوە.